دوژمنانی شەرم و حەیا، دوژمنانی ڕەوشت بەرزی، هانی ئافرەتان ئەدەن بە ئارەزوی خۆیان دەرچن بۆ سینەماکان، بۆ کافتریا، بۆ یاریگا، بۆ مەلەوانگەکان تێکەڵ بن لەگەڵ پیاوانە، بۆ یانەی شەوانە، بۆ ئاهەنگ و شوێنە خراپەکان ئاڵێن بڕۆنە دەرەوە. دەی بڕۆن، تۆ ئەمڕۆ ڕۆژی خۆشیتە، ئەمڕۆ براکەت ژندێنێ، ئەمڕۆ خوشکەکەت شووەکە، ئەمڕۆ خۆت شووەکەی، ئەمڕۆ خۆت مارە ئەبڕێی، ئەیدە لە ساڵێکا 4-5 ڕۆژ قەیچەکە با تۆزێ سەرم ڕوود کەم، لاشەم ڕوود کەم. ئەها شەیتان چۆن بۆ دێ هان دەدات. شوێن کەوتوانی شەیتانیش ئەوانت بۆ ئاسانەکەن لە هەموو ڕێیەکەوە. بەڵام خۆی گەورە دەرچوونی بۆ جیهاد لەسەر ئافرەتان هەڵگرتۆ کاتێکە جیهاد تێکۆشان لە پێناو خوادا بۆ سەرخستنی دینی خوایە. خی گەورە لەسەریانی هەڵگرتۆ بێن بۆ جیهادکردن لە پێناو خوادا بجەنگن، بۆی ئەو دینەی خوا سەرخەن. بەڵام پیاوان ئەمڕۆ ژنەکانی خۆیان کچەکانی خۆیان ئەبن بۆی مشەجعی فەڵان یاریزان بن، فەڵان یاریزان سەرخە و چۆپڵەی بۆ دێتە و فیکەی بۆ بکە. پەنا بە خی گەورە، یعنی خی گەورە فەرزێتی سەرخستنی ئەم دینەی لەسەر ئەوان لا بردووە. بۆی لە جیهاد نچن بۆ جیهاد، بۆی شەرم و حەیا و کەرامەتیان پارێزراو بێ، بۆی نەکەونە دەستی بێباوەڕان ڕەوشت و ئەخلاقیان نەدەست بدەن. خوا جیهادی لەسەریان هەڵگرتووە. بەڵام ئێوە دەڵێن بە کەیفی خۆتان بڕۆنە دەرەوە بۆ سینەما، بۆ هەموو شوێنێکی خراپ، حڕ بن، بۆ خۆتان ئازاد بن. ئاخر دوایی ئافرەت لەگەڵ پیاوە مەلەی کردووس لاشەی خۆی دەرخست، سەرنجامەکەی لەوانەیە زینا و لەشفرۆشی بێت، عاشق بوون بێ. ئەم عاشقی لاشەی ئەو دەبێت، ئەوش عاشقی لاشەی ئەو دەبێت. بۆیە شەرم و حەیا زۆر گرنگە. ئێمە ناڵین ڕیاضە و وەرزش حرامە، ئێمە دەڵین هەر شوێنێ تێکەڵاوی نێوان ئافرەت و پیاوی تێدا بێ، بەنزین و ئاگر بە یەک و بن زۆر خەتەرە. ئێمە ئەوتان پێڵی نەمان تۆ بە تەنیا بۆ خۆت مەلەکی کیف خۆتە بیکە، خوشکی بەڕێزم، بەڵام مەڕۆ لەگە پیاوی بێگانات مەلە بکەی. ڕیاضە دەکەیت، وەرزش دەکەی لە شوێنێکە ئەگەر سیقەی هەبێت، چونکە بیسمان فلان شوێن، فلان سنتەر، فلان ماڵی فلان و فلان بۆ وەرزش بوو، بۆ تەمرین و خۆدابەزین بوو، بەڵام بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان چیان بە ئافرەتان کردبوو بە ناوی وەرزشەوە. شەرم و حەیا خۆت بپارێزە، چونکە مرۆڤ بە شەرم و حەیاوە جوانە. بۆیە خی گەورە فەرزی جیهادی لەسەر ئەوان لا بردووە، بۆی شەرم و کەرامەت و حەیایان پارێزراوە بی. خی گەورە فەرزێتی حەجی لەسەر ئافرەت هەڵگرتووە ئەگەر مەحرەمێک نەبێ لەگەڵی دابڕوات. یعنی ئەگەر ئافرەتێک هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ ئەگەر مەحرەمێک نەبێ لەگەڵی دابڕوا بۆ حەج، گوناحبار نابێ لای خوا، چونکە لەگەڵ مەحرەمێکا دەرنەچووە. بەڵام ئەم دەڕوا لەگەڵ نامەحرەمێکا مەلە دەکات. بەنا بەخوای گەورە وەرزش دەکا و بەژن و باڵای خۆی دەرئەخات. بۆیە با شەرم و حەیای خۆمان پارێزراو بێ، ئەو کاتە ئینشاءڵڵا لە دنیا و قیامەت دڵخۆشە بین، چونکە بەهەشت شوێنی ئەو کەسانەی کە ڕەوشت و ئەخلاقیان بەرزە، کە خاوەنی شەرم و حەیان. بۆیە ئینشاءڵڵا ئاگاداری خۆمان بین. سوێن بەخوا خوشکە بە ڕێزەکانم، دوژمنانی ڕەوشت و ئەخلاق خەمخۆر و دڵسۆزی ئێوە نین. دەیانەوێت لە ڕێی ئازادی ئێوەوە، لە ڕێی حڕبوونی ئێوەوە بگەن بە ئێوە. ئەبێ زۆر عاقڵ و وریاتر بن لەوە.